کاک سڵاوت لێ بێ و پێم بڵێ بۆ ناوی منهۆڵ یعنی بۆ ئەم ناوە بوو منهۆڵ ئێستا بە پێشکەشکردنی فیلمەکەین خەڵکەوەگە مەجالتان هەبێ فیلمەکە ببینن ئەو کاتە ناوی منهۆڵ بەلاتانەوە غەریب نابێ چیرۆکەکەمان حەدەسەکەمان ژیانێکە کە بەڕاستی وابیری لێ دەکەوێتوانێت ئەو کەسایی وابینیویشانە لە سەرتا و ڕخنا لەسەر ناوەکە بوو وەلی دوای بینینی فیلمەکە تویا پڕ بە پێستێتی چۆ حەدەسەکان زۆر قێزاویە ما تێدا لە ناو کۆمەلگای کوردی لە کوێی کۆمەلگای کوردی خۆی دەبینێتەوە فیلمەکە وەڵا دەتوان بە دڵیای پێتا بڵم تاک بە تاکی کورد خۆی تێدا دەبینێتەوە بۆچی چۆ هەمومان بەسەر کارەساتادا تێپەڕیوین بەخسی ڕاز ئێمە بابەتێکمان تۆخ نەکردوێتەوە کێشە و مەشاکیلەکانی کۆمەلگا لە چی فەقیر و هەژار لەوەی کە کۆمەلگا چی لەگەڵ فەقیر و هەژار دەکا بەرامبەری چۆن دەوەسێتەوە چۆن وەری دەگرێ چ کارەساتێکی بەسەردەیە باوکێک کە دەسەڵاتێکی نامێنێت لە ڕووی ئابوووریەوە دەست دەما بۆ چ قەرارێکی غەڵەت دەتوانێت چ شتایەکی غەڵەت بکە